ولێرا فەرمێ رسول الله صلى الله عليه وسلم هەندێک جار کردارێکی ناکرد لە ترسیەوەی کەچی نەبێ فەرض نەکرێ لەسەرتان کە خۆی وفاتی کرد بە سنەتی مایەوە لەسەرمان. ئەم فەرمودەیە ڕوونکردنەوەی تایە بۆ فەرمودەیەکی تر کە گومڕاکان پشتی پێ بەسن بۆ گومڕاکردنی خەڵکی، هیچ حجەتێکیان بۆ ناهێڵێتەوە. کێ زانێ فەرمودەیە کاملە؟ ئەو ئیمامی عومەر کە تەراویحەکە جێگیر ئەکاتەوە و ئەفەرمێ نعم البدعة هذه، فەرمودەی تەراویح. رسول الله صلى الله عليه وسلم تەراویحەکە سەرەتا بە جەماعەت لەناو مزگەوتە، باشە دواتر نایەتە دەرەوە بیکە. پێڵێن بۆ نای ئەی رسول الله صلى الله عليه وسلم، فەرمێ خەشیت و ئەن تفرض عليكم، ئەترسم فەرض کرێ لەسەرتان و ئێوەش نەیکەن دوای گوناحبار بن، بۆیە نایەمە دەرەوە. کە رسول الله صلى الله عليه وسلم وفاتەکە و دوای خلافەتی ئەبوو بەکر عومەری کوڕی خەتاب ئەبێتە خەلیفە، تەراویح هێنێتەوە ناو مزگەوت کە خۆی هەر هەیە بەڵام ئەوەیە بە جەماعەت جەماعەتیان کا بەیەک و ئیمامێکیان بۆ دانێ و تەراویحەکەیان پێکا بە کاملی. جا ئەش فەرمێ ئەمەی من کردم داهێنانێکی چاکە. جا ئەم گومڕایە ناڵێن ئەوە بەڵگەی ئەوەیە تەراویح بیدعەیە، بیدعەیەکی چاکیشە کەواتە دروسە هەموو کەسێ بیدعەیە دابێنێ و بیخەتە ناو دینەوە بڵێ چاکیشە. وەختە دین ئەمەنە زۆرە بێ ئەسڵەکەی هەدیار نامێنێ، هەر کەسی هەستێ شتێکی بخاتە ناو بڵێ بیدعەیەکی چاکە بابێ، زۆر زۆرە بێ. ئایسە لێرە چەند بیدعاڵی بۆ دایان وەڵێن با هەبێت چاکە، هەموو کەسێ توانێ واکە. هەر عیبادەتێکە دی کاکە 33 جار سبحان الله 33 جار الحەمدولله 33 جار الله ئەکبەر لە دوای نوێژ باش نییە، تۆ بیکە بە 333 جار زۆر باشترە، زۆرترە. دوای زیاکەی بڕۆیاوە بە دڵی خۆ. جامانیانەوە دەرگایە بکەنەوە لە خەڵکی، جا لەوە ڕەواجێن بە گومڕاییەکانی خۆیان. عایشە خاتوونە فەرمێ رسول الله صلی الله عليه وسلم هەندێک جارێک هەندێک جار نەیەکرد نوێژە ضوحا، بەڵام من بە بەردەوامیم کرد. ئەی بۆ رسول الله صلی الله عليه وسلم بە بەردەوامی نەیەکرد بۆی فەرض نەکرێت لەسەریان، کەواتە تەراویحەکەش چی بوو؟ بۆی فەرض نەکرێت لەسەریان کە خۆی وەفاتی کرد عیلەتەکە نەما، کە عیلەتەکەش نەما ئیمامی عومەر خستیەوە جێی خۆی. تەواو هەروەکو چۆن ناتوانی لە نوێژی ضوحا زیاد بکەی، ناتوانی لە نوێژی تەراویحیشە لەوە لە غەیری نوێژەکانی تریشا زیاد بکەی. تەواو